داگیرکاری نابو خیانەت نابو داگیرکاری نابو خیانەت نابو داگیرکاری داگیرکاری سووتانی دڵی دایکانە خاک و دایک و نیشتمان سێ قوربانین لە یەک جودانین نامەی دایکانی شەهیدانی هەریمی کوردستان دایکانی ئەنفالکراوان دایکانی لە چکسپی بۆ بەڕێز وەزیری ناوخۆی حکوومەتی عێراق عەبدوڵڵا میر ئەلشەمەری ئێمە وەکو دایکانی شەهیدان و ئەنفالکراوان دایکانی لە چکسبی هەمیشە ئاشتیخوازین بەڵام داگیرکاری لەسەر عێراق و هەریمی کوردستان شەرمەزارەکەین داوا لە وەزارەتی ناوخۆی عێراقەکەین ئەو داگیرکاریە قبول نەکەن و ڕای بوەستێنن بێدەنگی بشکێنن لە بەرامبەر ئەو داگیرکاریە ئەگەر بەڕاستی پاراستنی خەڵک و خاکی عێراق خستووەتە سەرشان و ئەستۆی خۆیان ئەبێت هەڵوێست وەربگرن و ئەو داگیرکاریە بوەستنن هێزی سەربازی بۆ پاراستنی سەروەری خاک و نیشتمانە ئەگەر خاک و نیشتمان نەپارێزن ئەگەر هاوڵاتیان نەپارێزن هێزی سەربازی کاری چییە؟ ئێستاش لەشکەرکشی داگیرکاری دەوڵەتی تورکیا هاتووەتە بەردەممان خاک و نیشتمان و سەروەری عێراق و هەرێمیان پێشەڵ کردووە و بەشێکی فراوانی خاکی عێراقیان داگیر کردووە ئایا ئەرکی هێزی سەربازی نییە کە ئەم خاکە بپارێزن چیتر دڵ و جەرگی ئێمەی دایکان و هەزاران دایکی تر نەسووتێت ئێمە دایک لە جەنگ و داگیرکاریەکاندا هەمیشە بە نەوەکانمان قوربانیمان داوە نەهامەتی و کارەسایتی کیمیاباران و ئەنفال و شەڕی داعش و شەڕی ناوخۆی هەرێممان بیر نەچووەتەوە دڵمان دەسووتێنێت و لە بیرمان نەکردووە نامانەوێت جارێکی تر دڵی دایکان بسووتێت نەهامەتی بەسەر خەڵکی عێراق و هەرێمی کوردستاندا بێت چونکە جەنگ و داگیرکاری ماڵوێرانیە خەڵکی عێراق و هەرێم بەرگەی ئازار و ماڵوێرانیک لەو جۆرە ناگرن هەلێرەوە ئەو دەستپێشخەریەی بنەماڵەی بارزانی لەگەڵ داگیرکەران شەرمەزار دەکەین دەڵێن ئەوە خەیانەتە بکەوێتە پێش داگیرکەران و خاکیان ڕادەست بکەیت ئەوە خەیانەتە لە نیشتمان و شەهیدان دەوڵەتی تورکیا هەر شوێنێک داگیر دەکات بە ماڵی خۆی نەکۆڵی لە هەبوونی هەموو گەلانی تر دەکات و جیاوازی ناکات لە نێوان هیچ گەلێک بەگشتی ئەوە مەترسیشە بۆ سەر خاکی عێراق و عێراق لەبەر ئەوە پێویستە وەزارەتی ناوخۆی عێراق بە ئەرکی مێژووی خۆی هەستێت و سنوورێک بۆ ئەو داگیرکاریە دانێت وەک سەرۆکی وە سەروەریک بۆ وەزارەت و هێزی سەربازی عێراق تۆمار بکەن ڕێگیری لەو داگیرکاریانە بکەن ڕۆڵەکانمان لە هێزی سەربازی وەزارەتی ناوخۆی عێراق دڵنیان لیان حەز بەو داگیرکاریە ناکەن و هێز و ئیرادەی ئەوەیان هەیە کە ڕوبەڕووی داگیرکاری ببنەوە و ئەو داگیرکاریە بوەستێنن هەلێرەوە داوا لە خەڵکی بە شەرەفی عێراق و هەرێمی کوردستان دەکەین خاوەن هەڵوێستی مێژوو بن هەموو پێکەوە بە یەک ڕێزی دژ داگیرکاری بوەستنەوە و ئەو داگیرکاریە ڕاگرن خەڵکی عێراق و هەرێم لە لاپەڕەکانی مێژووی کۆن دانیشانیان داوە هەمیشە خاوەن ئیرادە و هەڵوێست بوون ئێستاش پێویستە خاوەن هەمان هەڵوێست و مەردانەی مێژووی خۆیان بن داوا لە دایکانی عێراق دەکەین کە قبوڵی نەکەن ئەو داگیرکاریە سەر بگرێت چونکە دایکان هەمیشە باجی قورس ئەدەن لە دەستانی ڕۆڵەکانیان ئێمەی دایکان کە ڕۆڵەکانمان لە دەستاوە نامانەوێت دایکانی تر بە هەمان ئازاری ئێمە تێپەڕن ئێمەی دایکان ئێمەی گەلی کورد ئاشتیخوازین و لەسەر خاکی خۆمانین خاکی کەسمان داگیر نەکردووە با هەمووان ئەو داگیرکاریە ڕاوەستینین هیوادارین وەزارەتی ناوخۆی عێراق بێن بەدەم نامەکەمانەوە چونکە ئەو داگیرکاریە ئامانجی هەموو خاکی عێراقە نەتەنها شارێکی هەریمی کوردستان بژی سەروەری خاک و نیشتمان بمرێت هەموو داگیرکاری و خەیانەتێک پەیامی دایکانی شەهیدان دایکانی ئەنفالکراوان دایکانی لە چکسپی بۆ وەزارەتی ناوخۆی حکوومەتی فدراڵی عێراق 25/7/2024 بەڕەئی من ئەگەر بێت و کورد پشتی یەکتری بگرێ خۆشەویستی بزانێ سەرکەوتن بەدەستێنێ میلەتێکی هەتا بڵێ غەدر لێکراوە زوڵم لێکراوە ئیدامە کوشتنە بڕینە هەموو شتێکی لێکراوە بەڕەئی من خۆشەویستی و دڵسۆزی و یەکگرتن سەرکەوتن بەدەستێ
ئەگەر ئێمە پشت لە یەکتری بکەین دایمە دواکەوتوو ئەبین لە ژیان و دایمە زەرەر ئەکەین لە ژیانمان کە ئەوێ وڵاتەکەمان داگیرکە. ئێمە لەسەر وڵاتی خۆمانین، ئەرزوبان و هینی خۆمانین، ئەرزی هیچ کەسێکمان داگیر نەکردووە.